دروستکردنی ئەو پرۆژەیە بۆ دابینکردنی جوچکەی یەک ڕۆژە بۆ هەموو ئەو چێلگانەی ئەو پەلەوەری هەولێر و دەڕۆی هەرێ. لە بیدایەتی ئێمە بە ینی وزەکی کەم دەستمان پێ کرد بەرەبەرە پەرەمان پێساند. ئێستا تا نزیکەی تقریبان ئێمە دەتوانین ڕۆژانە نزیک 100,000 جوچکە بەرهەم بهێنین و بەنسبەت کوردستان و هەرێمی کوردستان و بۆ دەرۆژ بنێت. ئەمە بەنسبەت هەڵهێنەر بۆ هەموو پەلەوەرەك دەبی مریشک، قاز، مراوی، علیشیش حتى نعامة تۆزێک مشکلی هەیە لەبەرەوەی وەزعی سەحراویە ڕتوبەکەی فەرقی هەیە. ئەوە خۆی هەر جۆرە هێرکەک پرۆگرامێکی تایبەتی خۆی هەیە. ئێمە بە کۆمپیوتەر داخلی دەکەین. مریشکە مەسەلەن 21 ڕۆژە، مراویە 28 ڕۆژە، عەلەشیشە 28 ڕۆژە، قاز 32 هەتا 33 ڕۆژە، سینوماتین تقریبا ئەویش 28 ڕۆژە، کەو 23 ڕۆژە. لەسەر بەرنامجی ئەسڵەن دایکانەکەی خۆی کە چۆن دروست بووە وەکو بڵێ دایکانەکی گەورە کو مریشکە بسەندە هێلکەی لەسەردادنێ. ئێمە خۆی هەڵێنەر چییە؟ هەموو ئەو بوارانەی تێدایە کە لە شتە زیندەکەی هەیە، ئایا مریشکە، ئایا عەلیشیشە، ئایا مراوی. بۆ بەرهەمهێنانی جوچکە لە هەڵهێنەرەکەمان پێویستمان بە چەند جۆرێکی تایبەت بە هێلکە هەیە کە ئێمە پێڵێن ڕۆز 308 عەرقەکەی ئەوەیە. ئەو هێلکانەش لە دەروێ وڵات زۆربەی کات بۆمان دێ لە بەلجیکا، پورتوغال، تورکیا، قۆبرۆس، پۆڵەندا، فەڕەنسا. ئەو هێلکانە تایبەتن بە ئەو جوچکانەی کە ئێمە دەیفرۆشین بە بازاڕەکان. ئەو جوچکانەش دەبن بۆ مریشکانەی کە خەڵک بەکاری دێنی بۆ خواردنی ڕۆژانەیان. زایدەنەوە هێلکانە هێلکەی خۆماڵیشمان هەیە هەر لە نەفسی عەرقا، ئەوانەش دادەنینەوە بۆ ئەوەی حەسەب تەڵەبی کڕیاریانی هەنێجار ئەوان پێویستیان پێیە بۆیان دادەنینەوە ئێمە. ئەو مەکینانی کە ئێمە هەمانە توانای بەرهەمهێنانی هەموو جۆرە باڵندەیەکیان هەیە، هەر لە کەو، قاز، مراوی، مریشک، عەلەشیش، تاوس، حتا هەندێک جار نەعامەش دادەنینەوە دەیکەین بە جووجک. هەر نوع هێلکەک پێویستی بە پرۆگرامێکی تایبەت بەخۆی هەیە. بۆ نمونە مریشک دەرەجەیەکی حەرارەی پێویستە و دەرەجەیەکی ڕتوبەی پێویستە کە بۆ قازیان بۆ مراوی دەگۆڕدرێن بەپێ ئەوەی کە قاز و مراوی دوو باڵندەی ئاوین پێویستی بە ڕتوبەی زیاترە بۆ ئەوەی هێلکەکە بتروکێ لە ناوی بە ئاسانی جوچکەکە لی بێتە دەرەوە. ئێمە بەنسبەت هێلکە خۆی پرۆژەی دایکانەی دەوێت. پرۆژەی دایکانە ئێستا لەو ساڵانەی ینی ئەخیری کەم بووە. ئەو وزە و ئەو بەرهەمێنانەوان بەشی ئێمە بەش ناکاتن. ینی ئێستا لە هەولێر تەنها یەک پرۆژە هەیە ئەویش کە خەلاص دەبی ڕاوەستی لە وەجبەکی دیکە، یعنی بە بەردەوامی ناتانی هێلکەت بدات. دوای ئەوەی هێلکە لەناو حازینات جیازی حازینات 18 ڕۆژ دەمێنێتەوە، پێویستە ئێمە بۆ شێوەی کە دەیبینن تەحویلی بکەین بۆ ئەوەی بیخێنە ناو جیازی فاقساتەوە. لەم پرۆسێسەشدا سەبەتەکان دەگۆڕین لەو سەبەتە ڕەشانەوە بۆ ئەو سەبەتە سپیانە، چونکە ئەو سەبەتە سپیانە ینی واناکە جوچکەکەی لێ بێتە خوارەوە و بکەوێت نیاتوشی ئازار بێت و یا بمرێت.
دوایەوەی هێلکەکە دانراوە 160 کارتۆن 57600 هێلکە دەگرێت هەر یەک لەو جیهازانە بۆ ماوەی 18 ڕۆژ لەناو ئەو جیهازانە دەبێتن بە بەرنامەیەکی تایبەت کە پێکاتوە لە پێدانی حرارە و ڕتوبە بە پێی ڕۆژەکان دەگۆڕدرێت لەگەڵ تەهوی ئەو ڕێژەی CO2 ئۆکسسیژین و قەلابی ڕۆژانەی لە هەر ڕۆژێکدا ئەو جیازە 24 جار لای ڕاست و لای چەپی پێ دەکا لە یەکەم ڕۆژەوە تا هەژدەمین ڕۆژ بەپێی عمری هێلکەکە پلەی گەرمی و شەیەکەی بەرز و نزم دەبیتن ئەو مەکینەیە نەفسی ئیشی مریشکەکە دەکاتن بە پێدانی ڕتوبە و حرارە و تەهوی ئەو ئۆکسسیژین بە هێلکەکە. ئەو جیازانە هەمووی لە دەروێ وڵات هاتوون بە ستاندەر و بە کوالیتێکی زۆر باش کە ڕێژەیەکی تروکانی زۆر باش دەبەخشێت هەندێک جار لە سەدانەوە زیاترە بەس وەک خۆتان دەزانن پێویستی بە کارەبایەکی زۆرە بۆ کارەباش ئێمە پێویستیمان بە مۆلیداتە زیاتر ئیشمان لەسەر مۆلیدات دەڕوە کاریەک لەوانە زیاتر لە 20 kV زیاتر پێویستە هەرێک لەو جیهازانە. ستا حاليا بما تقريبا المعامله لقر بين 6 ولايات ذكي بولونيا برتغاليا هولندا بلجيكا تركيا تنها اولاتني كانفلوزين تيدايو منع كرايه تنها لو انا ورناقي نسبه كان يا باشا بالنسبه ما يعني حاليا دوش زور مهمه لاي نوعيتي اوجد شيء كديدي ب بالوركان يعني شالكان دوي او نسبه كلو هي الكدر دشي يعني اما يسا تقريبا نسبه تفقيس مان داخل هنا مان لا هشتا وهشتا نوتا نوت يكش مان هو نوت دوش مان هو بلام كم عدل هشتا بين ستا اتا نوديتين اوش بيوست بتسن مرزق 8 او هلكي كديتين 8 او دايكي او هلكي دكا باو شوازي كأو هالكدي مثلا كوديتن ب وسيله قواسنوي علمي ديتن مثلا ببراد ديتن لرجاء سن دزوليتن الناس او هم تاثير ذكاء لسنه سبيت افريس اما يستح حاليا لنا هالينا ريما لو انا شوار نوعيه كذا هركسب مثلا رغبتي مثلا انا بلغاري مدي يقدر بلجيكي مدي سي تاقي كردي توا سي تجربه كذا اللي بيشتر ل شبكه خوي داوي او دكاتو دوای تەواوبوونی 18 ڕۆژ لەناو حازینات کاتی ئەوە دێ کە ئێمە تەحویلی بکەین ئەو قەفەزەکانی بگۆڕین لە قەفەزە ڕەشەکانەوە بۆ قەفەزە سپیانە چکە لەو قەفەزە سپیانە جوچکەنە ئەمێنێتەوە بۆ ماوەی 3 ڕۆژ کاتێک کە 21 ڕۆژی خۆی تەواو کرد مودەی زەمەنی حەزانەی خۆی تەواو کرد ئەو جوچکە حازرە بێ بۆ ئەوی ئێمە بیهێنینە دەرەوە و تەسلیمی کەین بە ساحێب حەقلەکان و دەواجنەکان. خوي اگر به سر اساس هموي او هلكاني دي يك عرقي اصليه بيدر روس 608 كمنشاكي بريطانيا حتى او هي جوجكي كلو دايكاني لنا وهولير بخيو ذكري هر عينا اصوله عينا روس 608 بلان دمينيتو شي ريغاي پروردكردني او مريشكا او دايكانا لولاتا عندي ولاتا مثلا بعض اللقاحات لينادات عندك ليددا عندك مثلا ريو مان هي ميرك مان هي اي تي المانيا زور لو لقاحنا كلا دايكي دكا نقلنا بلي اما كم جوز كده فرشين بهر كسك بينز روش تحملي مسؤوليه دكين بر برسياني لهر نخوشي هر دكتوره بيطري او
لۆمان شهادەتێکمان بداتێ تەقریرێکمان بدات راپۆرتێکمان بداتێ برێ کاکە ئەو جوچکەی تو ئەو نەخۆشی هەیە کە لە داچیەوە نەقل بووە ئێمە تەحملی مەسئولیەتی جوچکەی دەکەین 5 ڕۆژ مەسئولین ئەو کابرەی ئەو برادەری کە پەلەوەرەکە بەخێو دەکات جوچکەی بەخێو دەکات فەحسی دەکات. کاتی کە جوچکەکان حاضر دەبن بەم شێوەیە جوچکەکان و توێکڵی هێلکەکان لە یەک جیاواز دەکەینەوە و ئەو جوچکەیە کە معەوەقە یانیش تەواو دەرنەچۆ یان خراپە بە شێوی ئەوە نییە کە بینێرین بۆ بازاڕەکان ئەلێرەوە ئێمە تەسفیە دەکەین و جیای دەکەینەوە. ئێستا لەو لەحزەیە کە ئێستا ئەمە دەستمان پێکرد ئەو جوچکانە ئێستا کاتی حەزانەیان تەواو حاضرن بۆ ئەوی بگوێزرێنەوە بۆ پەلەوەرگەخانەکان بستیەک ڕۆژی خۆی تەواو کردووە. ئێستا ئەو شتێک کە ئێمە دەیکەین پێوترێ فەرزی جوچکە کە پێک هاتووە لە جیاکردنەوەی جوچکەی باش و خراپ و جیاکردنەوەی لەگەڵ توێکڵی هێلکەکان بەم شێوەیە لەسەر عەدەدێکی مناسب هەشتا لەبەرەوەی فەسڵی هاوینە کەم دایان دەنین بۆ ئەوەی نەخینچێن بە چکە ڕێگای هەنێکیان ڕێگایان زۆر دوورە 4 سەعات بەڕێگاوە دەبێ 5 سەعات بەڕێگاوە دەبێ بۆیە ینی هەشتا دایدەنین بە گوێرەی جوچی هێلکە بۆ هێلکە فەرق دەکاتن هەندێک نوعیاتی هێلکەی هەیە کوالیتەکەی زۆر باشە زیاتر لە 90 دەبتە جوچکە کێشیدایانی لە 1985 دەبتە جوچکە هەرێک لەو جوچکانە پێی دەگوترێ ڕۆز 308 ئەوە عەرقەکەیەتی کە لەناو بازاری خۆمان پێی دەگوترێ مریش جوچکەی فروج. ئەو جوچکانێک کە تەواو نینە ئیلتیهاب سوڕەیان پێ هەیە ینی ناوەکیان تەواو قەپات نەبووە یانیش شەلە یان قاچشتی تەواو نییە یان معەوەکەکەی زۆر زیاد لە حەد زۆرە ئەو جوچکانە ئێمە ناچارین کە جیایکەینەوە لە جوچکەی باش و فڕیان دەین. ئێمە بە زۆری کڕیارەکانی ئێمە چێڵگەکانی هەموو هەرێمی کوردستانە ئێمە بەنسبەت نارێم هەڵهێنەری ئێمە زەمان زۆرە یعنی ڕۆژە 100,000 120,000 جوچکە و حتا دەتوانین بە یەک فەقسە بە یەک وەجبە زیاتر لە 150 حتا 200,000 جوچکەی دەربێنین لەبەرەوەی نظامەی خۆمان تایبەت دامانایە مفەقساتمان یعنی لە خۆمان ینی بەرنامەجێکمان دانەیە هەرچی تاقەی مەسەن وزەی ئەو ژمارەی بێ بتانین بۆی دابینکەین مەسەن ئێستا گەلێک جاران مریشکی هێلکەکەر مریشکی هێلکەکەر ئەو وەکو مریشکی گۆشتی نیە مریشکی هێلکەکەر کابرا مەسەن 100,000 جوچکەی دەوێت 50 دەبا لەبەرەوەی کە جوچکە دەرەچی نیوەی کەڵەشێرە نیوەشی مریشکە ئێمە لێرە جیاوازی دەکەینەوە بە عمر یەک ڕۆژە کە دەرچوو لە هێلکەی جیاوازی دەکەینەوە لەبەرەوەی جیاوازبوونەکەی لەسەر ڕەنگە بەڵام ئیگۆشتی ناتوانین زۆر جار خەڵک دەرێ ئەوە نسبەی کەڵەشێری زیاترە ئەو کەمترە ئەو بەنسبەت مریشکی گۆشتی جوچکەی گۆشتی ئێمە ناتوانین تەصنیفیکەین کەڵەشێرەوە بەڵام مریشکی هێلکەی خۆمان کە دەردەچێ 50 بە 50 یانیان 50 بە 50 سوورەکە دەبتە مریشک سپێکە دەبتە کەڵەشێر کەڵەشێرەکەن تاپان فرێ دەدرێت لەبەرەوەی سفاتی وراسی وا دروست بۆ گەورە نابێ یعنی لەوانەیە بە 4 مانگ نەبتە چیلۆیەک اقتصادی نییە ناچار دەدەن دەفرۆشێ بە سعرشی زۆر کەم. سامانی ئاژەڵ کتابمان بۆ دەکات نووسراومان لۆ دەکات مەسەن لە بۆ کەرکوب پێوەرە چی خاصخۆی هەیە دەیکەین بەڵام لێرە ئەوان لێرە لە سەیتەکە دەستە داخلی سەیتەڕەی کەرکوب دەبی ئەوان ڕێگەمان پێ نادەن
ئەوان نایە مستەژورێ ئەوە مەفروضە مثلا وەزارەتی زراعی ما وەزارەتی کشتکار لەگەڵ وەزارەتی کشتکار تەنسیقێکا لەسەر هینانی بردننی جوچکە ئێمە مزارەت کە دەستینە سامانی ئاژەڵ دەرێن بە 20,000 جوچکەمانەیە لە بۆ کەرکووکیان لە بەغدای لەوە بەسڕا نووسراومان دەکات مانعیان نییە ئەو نووسراوە دەڕواتن ئەوجا لێرە دوو جۆرە یان ئەوە تا ئەوی سەیطەڕەی ئیزنی دەدا یانەوە تا دەگەڕێتەوە حتا ئێستا ئەمە لە کوردستان هیچ نەخۆشێکمان نییە هیچ نەخۆشێکمان نییە کە تەسبیت کرابی لەسەر ئێمە خاستان وەکو ئەنفلۆزا چکە ئەو شتێکی عالمیەکەش فەحز دەکرێت بالعکس ئێستا ئەمە جوچکەیمە ئەو خەڵکانی کە دایتمانەیە لە سامەڕای لە نەجەف لە کەربەلای لە بەسڕای لە دیالەی زۆر رازینە لەو جوچکانی کە خۆیان هەیەە گەورەترین مشکلەمان لێرە لە بەنسبەت کوردستان بەنسبەت هەموو هەڵهێنەرەکان و بەنسبەت حتا چەڵگەی پەلەوەرەکان جوچکەی ئێرانیە جوچکە ئێرانی بە قاچاق دێ هێلکەی ئێرانی بە قاچاق دێ مایلم ئەنفلۆزای تێدایە ئەو نەخۆشیانی کە ئێستا بە زۆری براو دەبتەوە گەلێک جار خاصە لە منطقەی سلێمانیە هۆکاری هێنانی جوچکەی ئێرانیە چکە ئەو جوچکە لە خۆی ئەساسەن نازانی چێ دێتن مەزدەری نازانی ئەوان ئاریان هەیە تێتڕایان هەیە کۆبیان هەیە خۆ تو ئەو جوچکە ئێکەکی مختص نەبی نازانی بزانی ئەوە ڕۆزە ئەو بە ڕۆزی دەفرۆشی دەرێ ئەو ڕۆزەی تۆ 300 دوایە حساب کە ئەو جوچکە 72 ساعت لەناو سیارە دەمێنێتەوە تا دێ گرنگترین شت لەو پرۆسەسانەی کە ئەمە دەکەین گرنگیدانە بە پاکوخایانی جوچکەکان هەر لەو دەقەوەی کێلەکە بۆمان دێت ئێمە بە پرۆسی تەبخیری دەکەین بە فۆرمالین و پەرمانگەنات دوای ئەوەی کە جوچکەکە پێش حازر بوونی لە ناو فاقیسات دوو جاری تر تاقیمی دەکەینەوە بە فۆرمالین بۆ ئەوەی دوور بێت لە هەموو ڤایرۆسێک و نەخۆشیەک چونکە هەر جوچکەک ئەگەر لێرە بە نەخۆشی بستە دەرەوە ئەو هەموو حەقلەکە تووشی نەخۆشیەکە دەبێت لەبەرەوە ئێمە زۆر گرنگی بە پاک و تەمیزی هەرێک لە جوچکەکان دەدەین جگە لە پاک و تەمیزی جوچکەکان هەر یەک لەو قەفەز و ئەرزەکە و یەک لە جیازەکان ڕۆژانە چەندین جار پاک دەکرێتەوە تاقیم دەکرێت بە چەندەها دەرمانی جیاواز پەرمانگەناتە فۆرمالینە جێرمیۆدا ڤێرۆکیڵە بۆ ئەوەی ئەم جوچکەیە هیچ ڤایرۆسێک تەسیری لێ نەکات دوای ئەوەی جوچکەکان حازر دەبن بەم شێوە دیان خێنە ناو قەفەسەکانەوە بۆ ئەوەی حازر بێ بۆ بارکردن ئەلێرەش بە پلەی گەرمێکی تایبەت کە تەسیر نەکاتە سەر جوچکەکە چاوەڕوان جوچکەکە چاڕوانی دەکاتن تاکو و بەڕادەکان و سیارەکان دێن بۆ ئەوی باریکەن بۆ حەقلەکان گەورەترین کێشەی ئێمە ئێستا دووشتی زۆر گەورەی هەیە بەنسبەت بڵێن بازرگانی پەلەوەر یەکەم ڕێگا پێنەدانی جوچکە و هێلکەی ئێرانی دووەم ڕێگا ڕاگررتنی هینانی مریشکی بەستوو چەند مریشکی بەستوو بێتە ئێرە چەند زیاد بیتن مریشکی خۆمان دەمێنێتەوە مالێ مریشکی خۆمان فرێشە مریشکی خۆمان حتا تەندروستیان گەلک باشترەوە تۆ ئەو مریشکی کە دێتن لە تورکیا یان لە هەر وڵاتێکی دیکە نازانی کەی سەر بڕایە من لە بەخۆم دیتیتم یعنی لە تورکیا دیتیتم ئەو مریشکە سارد بووتەوە خۆی علمیان نابی مریشک کە یەک جار بەستی شربیتەوە جارەکی بەستێتەوە گەلک جاران دەبینی ئەکسپایر بووە خۆشتە چێ دەمیم نیە شرداتەوە نایلۆنەکەتەوە دەگۆڕی ئەکسپایری ئەوڕۆ لێدا کە ئەو مریشکی کە لێرە ئەوڕۆ سەر بڕایە ئەمە دوایە سەربڕگەی خۆمانەیە مەجزەری اعتیمادمانەیە کە مریشکی دەرەجەیەکە یعنی بە شاهیدی هەموو خەڵکەکەی ڕاگررتنی مریشکی بەست و وا دەکات سعری مریشی سابت بی مریشک نایەتە خوارێ مریشک نایەتە خوارێ دوایە ڕێگا پێدان بە ڕۆیشتنی مریشکی زیندی لە بۆ دەرەوەی هەرێم ئەوە تەنسیقەی ڕادەگریتن کە ڕاگیرە کە مریشکە ڕاگیرە یعنی
زیاد دەبی عرض زۆر دەبیت طلبش لێرە ئەوەندە نابیتن ناچار مرشک دێت مرشک جاری وا دەبتە 3000 ڕوبعک 3000 ئێستا ئەوڕۆ حالیان بە 1400 یعنی هەمووی تووشی زەرەک دەبن دوایە لێرە ئەمە وەکو وڵاتان حیمایەمان نییە وەکو وڵاتان حیمایەمان نییە ئێستا مەسەن لە ئێرانە لەو وڵاتی ئێستا خۆیتی کە مریشکەکەی وماتەکەی نەخۆش بە هێلکەی لێ وەردەگری بۆ سێ منفی لی دەکردەوە بە سعری ئەسڵی تەوزەعی دەکات دەکاتە خواردن بەڵام ئێمە کە صاحب پەلەوەر مریشکەی گەیشتە 45 ڕۆژ 46 ڕۆژ یعنی حتا 50 ڕۆژ 2 کیلۆ و 3 کیلۆ ناتانی ڕایگری چەند ڕایگری ئەوەندە علەفە زیاتر دەخوات چەند ڕایگری ئەوەندە هیلاکات دەدات چەند ڕایگری ئەوەندە مەصارفی گازی دەبیتن لەو حالەتە چ دەکات ماچار دەبێت بە 1500 بە 1900 بەڵام ئەگەر بێت و پێوەرەکەبی لێرە مثلەن حکومەتی هەرێم بەرنامجێکی دانێ قاعەکان ئەوەی کە مریشکی هەیە بە عمرێکی تحدید کە مثلەن 45 ڕۆژ ئەم کاکە لێت دەکڕم ئەبۆ سعرەی بلاتە مەجزەری سەری بڕێ لە جاتی ئەو مریشکی کە بە ستۆ دێتن هەر ئەوەی بنێرتەوە بازاری ڕبحیشی بۆ دیارکە کەس زەرەرمەند نابی کەس زەرەرمەند نابی چونکە ئەو ئێستا ئەو سناعە بەڕاستی سناعەکە ئەتو ئیش لەگەر شتی زیندوو دەکەی یعنی ناتانی بە هیچ نەوع گۆڕانکاری تێدا بکەیت 2 سعات مۆلیدت ڕاوەستی تووشی هیلاکاتە دەکات بازار فەرمووی ئێستا بە 1400 بە هەموو نەوع هیچ قاعەک نییە ئەگەر 10000 بی لە دەفتەرێک دەفتەر کەمتر زەرەر بکات هیچ خەدەماتێکمان لۆ ناکەم ئەمن ئێستا پێویستیم بە عمودی فەقەری هەڵهێنەر کارەبایە با کارەبان بدەنێ بە تیجاری بە فولی بمدەنێ ئامادەمە سعرەکی دادەنێن یعنی هەندێک مەشارع مەشروع ئەمستا لە ئزبارەی منوسریا پرۆژەی ئستراتیجی باشە پرۆژەی ئستراتیجی چت لۆ من کردی کارەبا بداتێ کارەبا بە فولی بنداتێ سعرەکەش مشکلە نییە سعرەکی عالمیە کو دانرایە کو لە سناعە و ئەوانە هەیە با بمداتێ بە بەردەوامی دوایە گاز ینی دعمەکت نییە لە هیچ شتێکی یعنی خۆمان بەڕێوە دەبین لەگەر وەشەوە گەلێک جارم بەخوای شڕوتشمان لەسەر دادەنێن دوای ئیشمە ئەتو ئیش لەگەر شتی زیندی دەکەی بە هیچ شێوەیەک ناتانی ئەمە مەجالمان هەیە دەقاتە چارێکە کارەبانێمی لەو مەکانانێ چارێگە بەڵام ئەگەر بێت و عمرەکە گەورە بیتن وەکو ئێستا مەسەن عمری 19 ڕۆژەیان 20 ڕۆژە چەند سعاتێکی مادرن ئەگەر پێڕانەگەی دەرگای بکەوە خلالی ینی دقایق دەقنچێ چەند جار ڕۆمان لێ هاتیە